من نەخۆشیەکی مدبینم هەیە دکتۆر عشایبنەکە ئەڵێ گەڕان زۆر باشە بووی بۆ ئەوە گەڕم کە خۆم نەخۆشم ئەنجا بۆ شوێنێکە گەڕێم کە هەواکی پاک و تەمیزی هەبێت سیحەتی پیاک و قەڵەباڵغیی زۆری تیان نەبێت لەبەرەوەیم بۆێنە بەگشتی من ڕۆژانی هەینی و ڕۆژانی کەش سەردانی عێراقم بە پێی کاتی خۆم لەبەرەوەی شوێنێکی زۆر دڵگیر و خۆشە هەروەها زۆر شوێنێکی ئارامە زۆر گرنگە لەبەرەوەی شوێنێکی شارستانیە و واجی هەیە کە بۆ خەڵکی یعنی پێویستە پاک و خاوێنی ڕابگرن و هەمیشە سەردانی ئێرەش بکەن. خوشحالی به امریکا هولکا تایکواندو هولکا مدرن سراستی پارچگاه دوکی جه چودریا یا ندوکی ورزشی بو راهنر هجا نیکزالاتی راهنر ماموستا آمان صالح هذا فکرن سپاسیا سرکیانو کارمندیان دوکتیم بو به هولی حجکین ورزش تایکواندو زورن روزانه بترجی چه حتی 45 یاریزان سردانا به هولسکین ناوم سارا کماله و از قطابخانه ایکما و پشت قطابخانه مدوب چما ورزشکه و من تایکواندو هل بجرد و از پشتی قطابخانه تما ویره و ورزش الویره دکم و مدوبتم با شارجا خدا به میاریزانه که گلک زیرک هست کم هر ایک ورزشکه بکرد چه تایکواندو بید چه کنفو بیتن چونکی ورزش بزرگ کن گلک باشه. Сад был основан в 1706 году Петром I. Сад располагается практически на 7 гектарах. Значит, из них порядка оранжереи располагаются на 3000 квадратных метрах, открыты для посетителей, соответственно, потому что должна быть социальная дистанция, должны быть маски и так далее. Зимнее, холодное время, так захотелось лета, так захотелось теплоты, так захотелось пообщаться с растениями, что мы пришли в это прекрасное, замечательное место, чтобы погреться в лучах этой прекрасной, чудесной зелени, цветах и ощутить немножечко лета.